بینەرانی عزیزی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ئامادەکردنی پشکی هەرێم لە پرۆژەی یاسای بودجەی 2027 ڕاگەیاند. تیایدا داوای موچە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و چەند بابەتی تری کردووە بە وردەکاری بۆتان باسەکەم. داهاتی نانۆتی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیان بڵاو کرایەوە بەراورد بە هەفتەی ڕابردوو 3 ملیار دینار کەمی کردووە. عەلی زەیدی لە خولی هەشتەمی کۆنفرانسی دیالۆگی بەغداد وتی زیاتر لە ڕێگە چارەیەکمان بۆ چارەسەرکردنی کێشەی ئابووری هەیە. وتیشی توانی و یانە موچە دابین بکەن و مسۆگەری بکەن. واشنتن فشاری ئابووری زیاترە خاتە سەر ئێران و هاوبەشەکانی ئەم هەڵمەتەش بە دیدەی دەشبهێنێت کە گەورەترین ئۆپراسیۆنی سەربازی مێژووی ئەمریکا لە کاتی جەنگی جیهانیدا دژی نازیەکان. دووبارە سڵاوتان لەبێ. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی هاتنی ئامادەکردنی پشکی هەرێم لە پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2027 عێراق و ناردنی بۆ بەغا ڕاگەیاند. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان وتی پرۆژەی پشکی هەرێمی کوردستان بۆ بودجەی فیدراڵی ساڵی 2027 ڕەوانەی بەغداد کرا. ڕاشی گەیاندووە لە پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2027 سەرجەم شایستە و مافە دەستوریەکانی هەرێم جێگیر کراون، لەوانە موچە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست دامەزراندنی سێیەکەمەکان و هەروەها هەڵگرانی بڕوانامەی باڵا و پزیشکان هاوتاکردنی موچەی پێشمەرگە و خانە نشینانیشەگرێتەوە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم داواشی لە سەرجەم نوێنەران و فراکسیۆنە کوردستانیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردووە کە بە یەکدەنگی و هاوهەڵوێستی داکۆکی لەو مافانە بکەن تاوەکو لا یاسای بودجەیە جێگیر بکرێن. پرۆژەی بودجایانی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی 2027 کە لەلایەن هەرێمی کوردستانەوە نێردراوە بۆ بەغا ئەگەر بێت وەکو خۆی پەسەند بکرێ هەرچی کێشەی دارایی و ئاستەنگی دارایی لە نێوان هەرێم و بەغا هەیە چارەسەریەکان منەمێ لێرە بە وردەکاری ئەوەی کە هەرێمی کوردستان لە پرۆژەی یاساکەیە لە ڕەشنووسەکەیە جێگەی کردووەتەوە بە وردی باسی بکەم کەچی لەخۆ ئەکرێ. یەکەمیان دابینکردنی تەواوی موچەی توێژە جیاوازەکان واتە حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان هەر لە فەرمانبەر و لە خانەنشین و هەروەها خانەوادەیان بنەماڵەی شەهیدان و کەم ئەندامان و هەموو چین و توێژەکان لە بودجەیان مسۆگەر بکرێتتر وەکو ساڵانی ڕابردوو نەبێ کە بەهۆی ئەو کێشە و ناکۆکیە داراییانەیان ئەو کێشە و ناکۆکیە سیاسیانە کە لە نێوان حکوومەتی فیدراڵی و هەولێرا هەبوو ئاستەنگ لە موچەی بوونچە خۆرانە دروست بکەن ئەمە جێگیر بکرێت و ئیتر نێن لە پرسە سیاسیەکان یاخۆد بەهۆی پرسە داراییەکان و ناکۆکیە داراییەکانەوە یان بابەتی نەوت و داهاتی نانەوتی دوای بخەن یاخود کێشەی بۆ دروست بکەن. پاڵپشتی خێزانەکەم دەرامەدەکان و خاوەن پێداویستی تایبەت بابەتێکی ترە واتە حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە کە لە بودجەی ساڵی 2027 خێزانەکەم دەرامەتەکان پاڵپشتێکی دارایی زیاتر بکرێن و هەموو ئیمتیازەکانیان هاوتا بکرێت لەگەڵ هاوپۆلێنەکانیان لە بەغدا. خەرجی دەرمان و پێداویستی تەندروستیە زانین کەمی دەرمان بە تایبەتی لە نەخۆشخانە حکوومیەکان لە هەرێمی کوردستان کێشەیەکە بەردەوام قسەی لەسەر ئەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە لە بودجەی ساڵی 2027 تا سوتەمەنی و دەرمان و بابەتی هاوشێوە بۆ هەرێمی کوردستان دابین بکرێت. هەروەها گەڕانەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران. پلەبەرزکردنەوەی
فەرمانبەران تەرفیع ئەمە بابەتێکە کە یەکێکە لە ئاڵۆسترین و گەورەترین ئاستەنگەکان و کێشەکان و ناکۆکیەکان لە نێوان حکوومەتی فدراڵی و هەرێمی کوردستان. بابەتەکە چییە؟ بابەتەکە وەیە لە ساڵی 2014ەوە بەغداد پشکی هەرێمی کوردستانی لە بودجە بڕی. یەکێک لە پاساوەکان و هۆکارەکان فرۆشتنی نەوت بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەهۆی ئەمەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان یان دوا ئەکەوت یان هەر نەئەدرا یان بە پاشەکەوتەوە ئەدرا بڕێکی بەرچاوی لێ ئەبڕدرا اینجا ئەدرا بە موچەخۆرانی هەرێمی کوردستان. جا لەم پرۆژەیە داوا کراوەکە پلە بەرزکردنەوە بگەڕێتەوە. پلە بەرزکردنەوە کە ڕاگیراوە لە کۆتایی ساڵی 2015 و سەرەتاکانی ساڵی 2016 ڕاگیرە، ئاستەنگی زۆریشی بۆ موچەخۆران دروست کرد. هۆکارەکەشی یەکەمیان ئەوە بوو کە بەشی بودجێ هەرێمی کوردستان بڕان نەوت داڕمانێکی بەرچاوی تۆمار کرد. لەو کاتەیە نەوت هەتاوەکو $30 و $40 دابەزی بەهۆیەوەی کە خستنە ڕوو زۆر ببوو. هەروەها بابەتێکی تر کە زۆر گرنگ بوو ئەوە بوو جەنگی داعش بوو. لەو کاتەیە پەنابەرێکی زۆر ڕویان کردە هەرێمی کوردستان. ئەمەش دیسان و ئاستەنگی بۆ هەرێمی کوردستان دروست کرد. بۆ هەموو ئەم هۆکارانە بۆ هۆیەوەی کە هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوە ڕابگرێت، کە پلە بەرزکردنەوەشی ڕاگرت واتە موچەی بنەڕەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەرا نەهات. ئەوەی کە دوای ئەو ساڵانە ئەمە 10 ساڵی بەسەرا زیاتر لە 10 ساڵی بەسەرا تێپەڕی و خانەنشین کرابێت، پلەکەی گۆڕانکاری بەسەرا نەهاتوە هەر بۆ موچەی خانەنشین کراوە. بەهۆیەوە علاوە بۆ نمونە یان هەموو سەرموچەکان خێزان یان بڵین شەهادا هەمووی ئەمانە ڕاگیراوە لە بەرەوەی کە ڕێژەیەکن لە موچەی بنەڕەتیەوە. هەمووەمانە ئاستەنگی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست کردووە. هاوتاکردنی موچەی خانەنشینان بابەتێکی ترە داوا کراوەکە موچەی خانەنشینان لە هەرێمی کوردستان هاوتا بکرێت لەگەڵ بەغداد. هەروەها چارەسەرکردنی کێشەی UPN کە هەر ئەو کۆدە تایبەتەیە کە هەموو موچەخۆران هەیانە و هەندێک لەمانە بەهۆیەوەی کە هەندێکیان بۆ نمونە لە کار و پیشەی سەختا بوون پەنجەمۆریان نەخوێنرایەوە، هەندێکیان بەهۆی کە موکوڕی لە بەڵگەنامەکانیان نەیانتوانی ئەمە وەربگرن و بۆتە هۆیەوەی کە موچەی هەزاران کەس ئەگەر مبالغە نەبێیان سەدان کەس لە هەرێمی کوردستان ببڕدرێ و حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە کە ئەمەش چارەسەر بکرێت. بودجێوە بەرهێنان چەندین ساڵە کە بەغداد لە موچەی بونچەخۆران بەدەر هیچی تر نانێرێ بۆ هەرێمی کوردستان و داوای کردووە کە موچەیەوە بەرهێنانیش لەمە بەدوا بەبێ کێشە و ئاستەنگ بگات. بە هەمیشەیەکردنی گرێبەستەکان بابەتێکی ترە کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردو فەرمانبەرانی گرێبەست بە هەمیشەیی بکرێن و دامەزراندنی دەرچووەکان واتە سێیەکەمەکان یان ئەوانەی کە بڕوانامی باڵیان هەیە وەکو ماستەر و دکتۆرا و پزیشک و ئەم کەسانە دابمەزرێن. قەیرانی بودجە و موچە وەکوتم ساڵی 2014 دەستی پێکرد. با بچینە لای بابەتەکانی تر کە وەکوتم فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمی کوردستان و بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغاوە. ئەمە بابەتە گرنگەکە بوو. بەڵام ئەمەوێ بەراوردێک بکەم ئەم کێشانە کە باسم کرد بە چ شێوەیەکە. دایما هەرێمی کوردستان موچەی کەمتری بۆ هاتووە، ینی بودجێ کەمتری بۆ هاتووە لەوەی کە بۆی تەرخان کراوە بە ڕێژەی. جا ئێستا بەپێی داتا قساکەین. ساڵی 2014 19 تریلیۆن و 900 میلیارد دینار بەشە بودجێ هەرێمی کوردستان بووە. لەم بڕا تەنها 2 تریلیۆن و 200 میلیارد تەمویل کراوە بۆی نەردراوە واتە 189 نەگەیشتوەتە هەرێمی کوردستان. لەم بینەیە 2014 بۆ 2022 دوو ساڵ ئەگەر هەڵە نەبووم 2016 و 2017 هەر هیچ بڕێک لە پشکی بودجێ هەرێمی کوردستان لەلایەن بەغاوە نەنێردراوە. ساڵی 2022 لە 16.5 تریلیۆن دینار دیسان هیچ بڕێکی بۆ نەهاتەوە تا 100% تەمویل نەکراوە. ساڵی 2023 لە 16 تریلیۆن و 400 میلیارد دینار تەنها 4 تریلیۆن و 400 میلیاری بۆ هاتووە و 173 تەمویل کراوە. ساڵی 2024 و 2025 کەمتر لە نیوەی بۆ نێردراوە. بۆ پێی 2024 لە سەر و 20 تریلیۆن نزیکەی 21 تریلیۆن دینار تەنها 10 تریلیۆن و 700 میلیاری بۆ هاتووە تا 148.5 تەمویل کراوە. ساڵی 2025 دیسانەوە لە 20.9 نزیکەی 21 تریلیۆن دینار تەنها 11 تریلیۆن و 500 میلیارد دیناری بۆ هاتووە کە 144.7 ئەو پشکەیەکە لە بودجیا بۆ هەرێمی کوردستان لە بەرچاو گیراوە. کۆی گشتی خەرجیەکانی بودجێ هەرێمی کوردستان لە شوێنێکەوە ئیتر بودجێ عراق کرا بە 3 ساڵی. لە بودجە 3 ساڵیەکەیە بڕیار ئاوادرا کە ناردنی یان تەمویلکردنی هەرێمی کوردستان لە پشکی خۆی لە بودجە پەیوەست ببێ بە پابەندیە دارایی و یاساییەکانی. بۆ نمونە بەدەستەوەدانی
داهاتی نەوتی و نانەوتی کە لەو ساڵانەیە بۆ هەر ساڵێک ئەوەی کە مەزەندە ئەکرا 192 تریلیۆن دینار لەبەر چاو گیراوە بە دیاریکراوی 98.1 ئەگەر بمێ بە دقیقی باسی بکەم تریلیۆن دینار بودجەی ساڵانەی عێراق یان خەرجی ساڵانەی بودجێ گشتی عێراق کە پشکی هەرێم 12.67 تریلیۆن دینارەگرێتەوە ئەمەش دیسانەوە ئاستەنگێکی تر و بابەتێکی تری لە بەردەما پشکی جێگیرکراوی هەرێم چییە ئەگەر 25 تریلیۆنە 16.5 تریلیۆن دینارەکە چییە ئەوترێت لە عێراق شتێک هەیە پێڵێن خەرجیە سیادیەکان عێراقڵێ تام خەرجیانە لە بودجە دەرنەکەم لە 192 تریلیۆنەکە ئەو سەدا 16ی هەرێم ینی ئەو سەدا 12ی هەرێم تەرخان ناکەم خەرجیە سیادیەکانیش تقریبا 47 تریلیۆنەگرێتەوە واتە لە 192کە بە نزیکەی 150 تریلیۆنێکی بۆ مێنێتەوە لەو 150 تریلیۆنە ژەگەر بن 112 پشکەکەی هەرێمی لێ دەرکەن 16 تریلیۆن و 500 میلیارد دینارە کە هەرێمی کوردستان دایما بۆ ئەمە ناڕزایەتی دەربڕیەوە و توێتی ناکرێت کە ئابەم شێوەیە بودجەی هەرێمی کوردستان ببەسرێتەوە بە خەرجیە سیادیەکان و ئاوا پشکەکەی کەم بکرێتەوە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان وادەی هاوردەکردنی ئۆتۆمبیلی مۆدل 2024 بۆ ماوەی 2 مانگ درێژ کردەوە. وەزارەتی ناوخۆی هەرێمەڵێت بە پێی ڕێنمایی ژمارە 7 ساڵی 2026 لە پێناو کار ئاسانی بۆ بازرگانان و ڕەچاوکردنی ڕەوشی ناوچەکە هاوردەکردنی ئۆتۆمبیلی مۆدل 2024یان لە 1 ئەیلولەوە بۆ 1 تشرینی دووەم درێژ کردەوە. وەک وەزارەتەکە ئاماژەی پێکردووە بڕیارەکە لەسەر داواکاری بازرگانان بووە کە بەهۆی ڕەوشی ناوچەکەەوە ئاستەنگیان بۆ دروست بووە لە هاوردەکردنی ئۆتۆمبیلە. هاوکات وەزارەتەکە هەریەک لا بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی هاتوچۆ و گۆمرگی ڕاستپاردووە تا هاوکاری ئەو بارانە بکەن کە لە ڕێگەن و کاتی زیاتریان بۆ تەرخان بکەن. بابەتێکی تر کە ئێستا قسەی لەسەرەکرێ بە تایبەتی لە ئێستاکەی تر موچەخۆران موچەی مانگی حوتیان وەرگرتوواچنە بەر ئامێرەکانی ATM بۆ وەرگرتنی ئەو پارەیەکە یان بۆ وەرگرتنی ئەو موچەی کە بۆیان هاتووە کێشە لە ئامێرەکانی ATM ئەوترێت کە ئامێرەکانی ATM لە هەندێک شوێن گرفتیان هەیە وامە ئاستەنگ و کێشەی بۆ فەرمانبەران دروست کردووە. لەم بارەیەوە پامنێرمان ڕێباسیوە هەندێک زانیاری بۆ کۆکردوینەوە بابینەری بینەکە ڕێمۆڵاتە. سڵاوتان لێبێ دیارە لە دوای ڕاگەاندنی لیستی موچەی ئەم مانگەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لەو فەرمانبەرانەی کە بۆ یەکەمین جاریانە لە ڕێگەی ATMەوە معاشەکان یان موچەکانیان وەرەگرن ڕوبەڕووی گرفت بوونەوە چونکە بەشێکیان لی نازانن ئەمەشێک بووە لەو گرفتانەی کە لەم مانگەدا زۆر ڕوویداوەوە. بابەتێکی تر کە زۆر گرفتە بۆ هاوڵاتیانەوەی کە بەشێک لە بانکەکان لە ڕۆژانی پشووە یان پارەیتیانە یان ئەیتیەمەکانیان کار ناکات. بۆ نمونە لێرە کە سێ ئەیتیەمەیە گەراوکارم بتوانێت لێرە پیشانی بە ئەوەی کە ئێمە با بڵێن متابعەمان کردووە ئەمەیان کوژاوەتەوە و بانکێکی تریان خەڵکاتووە پارەیتیانە و ئەوانشی کە پارەیتایە بەشێکیانەی بانکەکانی ترن بە ناچاری ناچارن عمولێک بدەن و لەو شوێنانەی کە پارە هەبێ بە ناچاری موچەکانیان ڕابکێشن. قوربان سڵاوتان لێبێت. من لە پیرەمەگرونەوە ئەمە یەکەم ئەیتیەممان لێ نیە لە پیرەمەگرون لێ نیە ڕاستەخوا هاتووم بۆ سلێمانی بۆ وەرگرتنی یەکەم جاریشمە یەکەم جارمە پیاوەتی چۆن بەکارێت بەڵێ پیان کوتوی بلە برادەرەوانە مەسەلا ئەڵێ ئەوا وەریگرە و تاو یەکەم جار چۆن وەرەگیرە تۆ با بڵێن هەموو مانگێک ناچارە بی لە پیرەمەگرونەوە بی لە سلێمانی وەریگریوانی وڵای دەبێ بێم لێرە وەریگرم ئەگەر دانەندرێ لە پیرەمەگرون دانەدرێ دەبێ بێم لە سلێمانی وەریگرم لەوێ هیچ دانەندراوی هیچ ئەیتیەمێک دانەدراوە لە پیرەمەگرون. قوربان سڵاو لێبێ تۆ چەندم ئەیتیەمتان بۆ وڵای من پێنجەم ئەنتیەم پایتیانە بوو ئەمە پێنجەم دانی جا پایتیای پێنجی تاقیکردۆژی داوی پایتیانە بوو ئەهلی عێراقی هەرم ڕۆ با بڵێن ئەمە سێهەم ڕۆژەوە کە ئەگەر ڕێمەس ئایتیمەکانە پام دەستەکەوتۆشتم ڕۆژانێکە لە ترسی نۆرەگرتن ناچیت وڵا نۆرم گرت و بەس پایتیانە ماوە لە نیوە پایتیان نامێنی هەرتیایە نییە لە ئەسڵا دوو نەفەر وەرەگرێتیان نامێنی ئاوایە. خاتون سڵاو لێبێ تۆ چەند ئەیتیەم ڕۆشتی ئەمڕۆ؟ دیارەمە ئەوڵە 2 ساعتە گەڕێم لە ئەیتیەمەکان بەڵێن پارەیانتیان نیە واتە ئەمە کێشەیەکە زۆربەی مانگەکان دووبارە بێتەوە چاوەڕوان دەکرێت
لە مانگەکانی داهاتوودا ئەم کێشەیە زیاتر بێ بەو پێی کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم موچەخۆرانی ناچار کردووە کە لە مانگەکانی داهاتوودا لە ڕێگەی بانکەکان و لە ڕێگەی ئەیتیەمەکانەوە پارە وەربگرێت بەو پێی کە سیستەمی کارتی لە بازاڕدا کاری پێ ناکرێت بۆیە خەڵک ناچارە کاتێک کە موچەکەیەتە سەر هەژمارەکەی ناچارە ڕاستەخۆ هەموو پارەکەی بە کاش ڕابکێشێت بۆیە هەم نۆرە دروست دەبێت لەسەر ئەیتیەمەکان و هەم خەڵک ناچارە لە ماوەیەکی کەمدا چونکە جاری وایە 35 بۆ 40 ڕۆژ کە موچە وەرناگرێت پێویستێکی زۆری بە پارە هەیە ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە قەرەباڵغی دروست بێت و ئەیتیەمەکانیش پاریان تێدا نەمێنێەوە بە پێی ئامارەکانی هەژماری من لە هەموو هەرێمی کوردستان تاوەکو ئێستا 710 ئامێردانراوە کە ئەمە بە بەراورد بە ڕێژەی زۆری فەرمانبەران کە زیاتر لە 1 ملیۆن فەرمانبەرە یان زیاتر لە 1 ملیۆن موچەخۆرە ئەم ئەیتیمانە پێرەچە کەم بێت و ئەمەش یەکێکی ترە لە گرفتەکان. داهاتی نانۆتیەم هەفتەی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و گەرمیان زیاتر لە 7 ملیار دینار بووە بەراورد بە هەفتەی ڕابردوو 3 ملیار دینار کەمی کردووە. ماڵپەڕی شەفافیت بۆ خستنەڕووی داهاتی نانەوتی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و گەرمیان بڵاوی کردووەتەوە کە داهاتی ئەم هەفتەیە بڕی 7 ملیار و 178 ملیۆن و 790 هزار دینار بووە. ئەوەشی خستووەتە ڕووکە داهاتی ئەم هەفتەیە بەراورد بە هەفتەی ڕابردوو 3 ملیار دینار کەمی کردووە لە کاتێکە هەفتەی ڕابردوو داهات زیاتر لە 10 ملیار دینار بووە. بە پێی ماڵپەڕی شەفافیەت 182 ئەم داهاتە بە شێوەی نەختینە و 118شی بە شێوەی کاش بووە. دابشکردنی بنزینی 750 دیناری لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین بەردەوامە. هاوڵاتیانیش لە کواڵەتی و نرخی بنزینەکە ڕازین. پەیامنێری کورساد نیوز دەڵێ دابشکردنی بنزینی 750 دیناری لە ناوشاری سلێمانی لە ڕێگەی 16 بنزینخانەوە بەردەوامە. وتیشی لە سنووری هەڵەبجە و ئیدارە سربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین 16 بنزینخانە تەرخان کراون بۆ دابشکردنی بنزینی 750 دیناری. هاوڵاتیان ئەڵێن کواڵەتی و نرخی بنزینی 750 دیناری گونجاوە کاتێکی زۆریش لە نۆرەکانە ناوەستن بۆ وەرگرتنی بنزینەکە. ئەوا بێت لە کواڵەتی بنزینەکە تا چەند ڕازن؟ وەڵی بۆ سیارەکەی من مشکیلەی نییە. ئیتر نازانم بۆ سیارەی کە عیبی هەبیاننا. ئەمە ئەرکی لەسەر شانیەوە تا چەند کەم کردووە؟ وەڵی سووکی کردووە زۆر باشە. وەڵی من جاری وا بۆ چوم بای 73,000 بنزینم تێ کردووە نیوتەنکی کردووە. ئێستا بای 30,000 تێکەم بڕیەکات. وڵا لەبەرەوەی مەشتوانی داخلەکە بە کەمتر بکەن یعنی ئەتیادیە بەزەکە تۆ بەگرانتێکەی داخلشی بەگرانەکەی. تۆ پێشتر کە بنزین گران بوو بە چەند بۆ نمونە داخلیەکی 30,000 جاران بە چەند؟ 4 و 5. ئێستا ئەنێ خۆی وایە. ئێستا وەکو خۆی وایە. ئارە وەڵا. یعنی ئێمە کاراسانی بۆ ئێوە کردووە؟ لە زاخۆ پێشانگەی براندی کوردستانی بەڕێوەچێت کە لە 20 مانگ کە تاوەکو 30 مانگ بەردەوامە بێت. ئەم پێشانگایە 65 کۆمپانیای ناوخۆیی لە هەرێمی کوردستان بەشداریان تێدا کردووە. باس لە گرنگی و بوژانەوەی سەکتەری ئابووری و بازرگانی ئەکەن. پێشانگەها براندên کوردستانیە li Zaxo Ebdilmenaf mêjvanekê gundê Şêrxaskê ye. Bê berhemê xwe yê Xumaliyê Hingivînî beşdarî di evê pêşangehê de kiriye. Mandîbûna mêşê gelek e mêjvan gela dostit belê xweşiyawî gelek e wekî hêvîn têt keyfa mêjvanî têt şirînahî jî gelek xweşe tame. Ême sê çar corê hêvîniyet heyn mina hêvînê tabîî şane dobe îkevrî. Di evê pêşangehê da beşdarbû behes lê girîngiya pêşveçûn û geşeya sekterê aborî û bazirganî dikin. تقریبا هفته آیتم متین یه همه بر همه کردستان زد دست کرو که تیم وی ولادیت این شکل و بر همه فرشه ما افتشت نکل بردست تو برای خبری تاریخ تانا همه اون تاریخات دهیه یعنی افروکیه.
اف پیشانگه نووندکا آبوری مارکتینگیه کل 20 اوه مهه حتی 30 اوه مهه دیا بردوام بید. اگر انبر خواب دنه پیشنگاه یا نیف دولتی هاته وکرنه و پیشنگاه براندن کردستان اوه هنا رو هنگوینی بونمونه چندین پیشنگال زاخودی نوکرنه که و در خریوی چندی کودی پتر دلیوین کاری لوی باجری وکن پتر خلک کی دیده توی باجری پتر برهم دینه نشاندان یعنی اوج لای بازرگانی تجاری و شگی گلک باشلوی باجری دیده گرنه یکمی پیشنگاه براندن کردستان الجی چافدری حکومت هرم کردستان و بسر پرشه ایدار است بخوی زاخو لبیسی ما 8 تا 30 ما 8 بردام بید 11 روز و پیشانگاه گرینگی و پیشانگاه درستکنا ناونده که کو 65 کمپانی براندد کردستان الویرجیگیر بونه ده بحثا پیش کفتن و پیش خصنا خواکن اف پیشانگاهانه بویا گرینگش برکو اوا کل ویره دیدن همی براندد کردینه به بجداری 65 کمپانیان لی سرانسری هرم کردستان بو اکمین جاره اف پیشانگه لی سنور زاخو ده توکرن. حسن محمد کرساد نیوز زاخو. بە دیاریکراوی لە کاتی دەستپێکردنی جەنگی ئێرانەوە بە بەردەوامی هاوڵاتیان گلێ و گازندەیان لەوەیە کە نرخی کاڵا و شمەک بەرزە بێتەوە. لەم بارەیەوە بابزانێکی پەیامنەرمان ڕامان مستەفا چوردەکاریەکی لایە. سڵاوتان لێبێت و ئەو کاتتان باش بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەیە لە بازاڕەکانی شاری هەولێر گرانیەکی زۆر بەدی دەکرێت لە پێداویستی و نرخ و کاڵاکاندا لە دوای گرژێ سەربازیەکانی ناوچەکە لە سەلمانجی ڕابردوودا دیارە ئاستەنگ بۆ بەشێکی زۆر لە ڕێگاکانی بازرگانی گواستنەوە پەیدا بووە ئەمە یەکێک لە هۆکارەکانە بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت بە بەراورد بە شارەکانی دی لە ناو بازاڕەکانی شاری هەولێر گرانیەکی زۆر هەیە بەتایبەت لە پێداویستی سەرەکیەکان ئەو پێداویستی و کەلوپەلانەی کە هاوڵاتیان ڕۆژانە پێویستیان دەبێت من لە ناو یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرم هەوڵەدەم بۆ چوونی بەشێک لە هاوڵاتیان بە گوێرەی کاتوەر بگرم با بڕۆمە لای ئەو هاوڵاتیە قوربان سڵاوت لێبێ سلام و ڕەحمەتی خواتان لێبێ پێمان بڵێ دۆخی کەلوپەلەکان کاڵاکان چۆنە بە شێوەیەکی گشتی تۆ هاتووی چی بکڕیت؟ وڵای هەندێک زەخیرە شتیوە هەندێک زەخیرەوە شاو پێداویستی مارە دەکردن دەرمان چاو برینج و بایعەکەش جاران دەهات دوو ێساوەش نەمایە مەزبوورین ێستا لەو بازاڕان دەکەین بە شتەکانیش جاران چیلو دەرمان چاوانە دەمان کرد بە 8,000 ئێستا بە 4 و 15 و 12,000 ئەنی ڕۆژ بە ڕۆژ دۆخەکەی هەرێمی کوردستان بەرەو گرانی دەڕوە زە نازانم هاوڵاتی سەبەبە ئەزە حکومەت سەبەبە چۆنە تۆ بۆچی دەگەڕێین تۆ پێت وایە بۆی دەگەڕێمەوە لێر بکانە لە کوردستان مەجموعەکن بازرگانی بۆ میلەتەی دەکەن بەرچخۆیان پولە و نازانم خەرکە ڕەشوڕتە بۆ بەزم و ڕسمەی گەیشتێ و تاکوێت تۆ تێبینیت کردووە بە بەراورد بە چەند مانجی ڕابردوو زۆر گران بووە کەلوپەلەکە ژەو دەرمان چایە دەمکڕی چیلو بە 8,000 ئێستا بە 15 و بە 12 بەڵێ ئەمە نیگەرانی لای نمونە یەک شت یعنی ئێستا بێلەوەی برینج و ئەشایت کار لە هەموو شتەچێت و ئاو لەس عالەمی گران کردێ کارەبا لەس عالەمی گران کردێ بەنزین گران کردێ گاز گران دوو ڕۆژ کرد نەفتیش گران دەبی زستان دادێت وەزعی عالەمی لەوەی خەراترسی بەسەدی ئەو بارگرانی بۆ هاوڵاتیان دروست کردووە نیگەرانی کردوون پێت وایە فەقیر و فەقارەتەکەیە لە سەوان نییە ئەوان بەرچیان پولە ئەوان بەرچیان گەرمە بە توجارەتەکانیش لەگە چێنەوە بازرگانیان دەکەن هەن لەگەڵ سەرمادارەکان عین لەگەڵ ئەو بەرپرس و حزبەکانە هەموو حزبەکان بە ئەلمانی بە ئیسلامیەتەوە ئیسلامیەکان تۆش لە بارودۆخی هەرێمی کوردستان بەرپرسن چونکە خەڵک تووشە و ناخۆش و نووسیبێت مالام دە 12-15 پێوی هەیە هەر ئیمکانەتی نییە چ بکە قوربەسەرێک بەس فەقیر قوربەسەر هەم تەنازوو ناکات لەو پارێ هەم لەوەی کەس کەس تەنازوو ناکات بێعیبە بەڕاستی بەس دەبێت حکومەت پێداچوونەوە چی بکات بە بازرگانەکان بەسدا هەرێمی کوردستان وەیە بڕۆ لتری بەنزین بە 450 دیارێ لە بەغدا و لە کەرکووچێ لە مووسری کەسەر تێژ ناکات لێکوان بە 750 کابرا 4 ساعت 5 ساعت دەسڕێ ڕاوێسن هەبە بەرشی ناکەویت لە هەموو شتەچی بازار عنی خەڵکەکە بەڕاستی حکومەت دەبێت حکومەت دامەزرێت لێ پێچینەوە لەسەر بازاڕی بکات دەستەی نەزاهات بە شتەکانی خۆی هەست و ژووری بازرگانیش بە ئیشەکەی خۆی هەست و سپاسان دەکەم سپاس لەو کوردستان کە خەمخۆری هاوڵاتیانە بەڕاستی کە دەرێک کوردستان دەنجی ئەنفالە بەبیرتان بێ دەنجی ڕەشوڕوت و فەقیرانە دەگەینتە ئەنجام زۆر سپاس بۆ پەیامەکە زۆر سپاس دەکەم بەڵێ ئەوە بۆ چوونی یەکێک لە هاوڵاتیان بوو کە دیارە بەڕاستی دڵی پڕبوونی گەرانیش بوو
بەراوردێکی کرد کە بۆ نمونە بە دیاریکراوی نرخی چیلۆیەک دەرمانسا کە پێشتر بە 8,000 دینار کڕیوەتی لە هەمان بازار لە هەمان شوێن، بەڵام ئێستا بە شێوەیەکی بەرچاو نرخەکەی بەرز بۆتەوە بۆ 12 تاوەکو 15,000 دینار. وەک ئاماژەشم پێکرا ئەم دۆخە لە چەند مانگی ڕابردوو جیاوازی هەبوو، ئێستا بەهۆی ئەوەی کە ئاستەنگ بۆ ڕێگاکان دروست بووە بەشێکی لەو هۆکارانێک کە ئەم هاوڵاتی ئاماژەی پێدا دیارە هۆکارن بۆ ئەوەی نرخی کەلوپەل و پێداویستی سەرچیەکانی ڕۆژانە لە بازارەکانی شاری هەولێر بە شێوەیەکی بەرچاو بەرز ببنەوە. لە هەولێر و بەشێکی تری شارەکانی کوردستان خواست لەسەر ئۆتۆمبیلی کلاسیک زیادی کردووە. ئۆتۆمبیلە مۆدل نزم و کلاسیکەکان بازاڕیان گەرمە، خواستێکی زۆر لەسەر ئەو جۆرە ئۆتۆمبیلانە هەیە. ئەوانەی ئەم ئۆتۆمبیلانە ئەکڕن وەک خولیا و ئارەزوو لای خۆیان ئەیپارێزن. ئۆتۆمبیلە مۆدل نزم و کلاسیکەکان بازاڕیان گەرمە. ماوەیەکە کڕیاران جگە لە هەولێر لە شارەکانی تری عێراقیش ڕوو لە کڕینی دەکەن. بەنسبەت سیارێک کلاسیک و حەز و خولیایە، هەیە یادگاری لەگەڵی هەیە مشتاق بە قەدیم ئێستا پێی نەکردرا ئێستا دەیکڕی خۆ مەسەلە بەس ئۆتۆمبیلیش نییە. خەڵک لە ڕووی خانوبەرە ئێستا گەڕایتۆ سەکلاش، لە ڕووی جلوبەری گەڕایتۆ سەکلاش، هەتا لە ڕووی دیزانی ناوماڵیش زۆربەی خەڵک گەڕایتۆ سەکلاسیش. لە ڕووی دەرونیوان ئێستانەوە مرتاحە ئەوڕۆ شتێک کلاسیک. ئێستا من خودی خۆم حەزم نە کلاسیکە، خۆم سیارێ مۆدل نوێشری حەزم نە کلاسیکە. ئەم زیاتر ینی ئاحەز و خولیای هیچکەنی. ژمارەیەک لە ئۆتۆمبیلەکان تەمەنیان نزیک دەبێتەوە لە 100. خاوەنیان پێشانگەیە دەڵێت نرخەکان دەگاتە $40,000 و ئەوانەی دێن ئەم ئۆتۆمبیلانە دەکڕن بۆ جوانی و نمایشی بەردەم شوێنی کارەکانیانە. خەڵکی ئاسایی دێتن بەس زیاتر ئەوی دەوڵەمەندەکانە کلاسیک کابراایەک دەکڕی کە لە وەزعی باش بی لۆ جوانیە، ئەو سارێک کلاسیک لۆ جوانیە ڕاگرتنە کابرا مەتعمەچیە و تێلێکی هەیە لۆ ئەو شتانە دەکڕن و چەند ساڵەکە ئەمە تقریبان 4 ساڵە 5 ساڵە و ئیشەی دەکەین. کۆنتترین سیارە فرۆشت بمان 1929 سیە ئەوانە سیارێک کلاسیک زۆر گران نییە برێ زۆر گرانە، هەتا ئێستا لە کنەمە فرۆشراوی لە حدودی 4 دەفتەریە 4 دەفتەرونی و 4 دەفتەر 3 دەفتەرنی و ئەوەندەیە لە کنەمە فرۆشراوی. ماوەی چەند ساڵێکە لە پاڵ فرۆشتنی ئۆتۆمبیلی مۆدل بەرز خواستێکی زۆریش لەسەر ئۆتۆمبیلە مۆدل نزمەکان هەیە کە دەگمەن و کلاسیکن و لەگەڵ تێپەڕبوونی ساڵیش دەیان یادگاری لە دوای خۆی بەجێ دەهێڵێت. قارەمان زۆهر، کورسات نیوز، هەولێر. زۆربەی باخە هەنجیرەکانی گوندی خاڵەبازیانی لە کەرکووک وشک بوون بەهۆیەوەی کە کارەبان نییە و جوتیارانیش ناتوانن ئاوی باخەکانیان بدەن. وشک بوونەوەی باخە هەنجیرەکانیش وای کردووە کە جوتیاران نەتوانن ئەم ساڵ هەنجیری زۆر بخەنە بازاڕەوە. ئەو هەنجیرەشی کە بەرهەم هاتووە ئاودار نییە. بۆ یەکەم جار فستیڤاڵی هەنجیر لە ناحی قەرە هەنجیری سنووری کەرکووک کرایەوە. جوتیاران و خاوەن باخەکانی هەنجیر لە گوندی خاڵۆبازیانی و گوندەکانی دەوروبەر بەرهەمی هەنجیر و سەوزە و میوەی خۆماڵیان لە فستیڤاڵەکەدا خستووەتە ڕوو. ئەم بەرهەمەکانی خۆمانە هەمووی هین گوندی ئەلیاوەیە و هەروە بێتەوە هەنجیرەکەمان هەنجیری شازە هەنجیر دوو داواکاری هەیەکەوە یەکەم شوێنێکی نزیک چەند بێ ینی ئاوی زۆر بێ، هەروەها شوێنێکی کە گەڕانی گرێتەوە ئێمە بۆ شێوەیە. بەشداربوانی فستیڤاڵەکە لە ناوچە جاجاکانی کوردستانەوە بەشداریان لە فستیڤاڵی هەنجیری ناحی قەرە هەنجیر کردووە بۆتە شوێنی ڕەخساندنی هەلی کار بۆ بەشداربوان. وەڵام من لە تەختە خواتوم ئەم ساڵ یەکەم ساڵم لێرە بەشداریم کردووە، بەس ساڵانی کە لە تەختەخش بەشداریم کردووە. ئەمە هەنجیری تەختەقە بەرهەمەکەی خۆماڵی خۆمانە، هەنجیرم هێناوە، کاڵەکەم هێناوە، لۆبیام هێناوە، بیبەری توندم هێناوە، شتەکانمان زۆرە، کاڵەکی دیێمی هێناوە لەخوا بە زیادبیامی خۆمانە لە هیچی دەرەچی نییە وڵاتان نیە، هەمی ناوخۆی خۆمانە، هەر هەمووی تەختەقیشە. من لە هەڵەبجەی شەهیدەوە هاتووم بە شەربەتی هەنار و مێوەش بەشداریم کردووە لەگەڵ پرتەقاڵ، بەڵام هەنارەکەم لە 100% فرێشە و سروشتیە. ئەم شەربەتی هەنارە لە مانگی 11 پارێکەوە کراوە. شەربەتە مێوەژەکەشم هەر ئێستا ترێ نەما تازت ترێ دەست پێکات ئەگینا لە ئایندەیەکی نزیکە ئیشەڵا ئیکەم بەترێ. بەرپرسانی حیزبی و حکومی پارێزگای کەرکووک ئامادەی فستیڤاڵەکە بوون. بەڕێوبەری ناحی قەرە هەنجیر دەڵێت ئەم فستیڤاڵە دەکەن بە کللتوری ناحیەکە و ساڵانە دووبارەی دەکەنەوە.
لەمە لە خەرهەنجیرە یەکەم جارە شتێکی وا بکرێ ئێمە بیرمان کردەوە ئەم منتیقەیە هەمووی بە هەنجیری خۆماڵی و سامانی خۆماڵی بە ناوبانگە ویستمان بە بازارکردنێک بۆ فەلاحەکانمان بکەین و هەنگاوی یەکەمە و لە کەم و کوڕیشمان ببورن بەڵام خەرەباڵەخیشی باشێ و خەڵک بە شێوەیەکی باش ڕووی تێکردو و بە شێوەیەکی بەرچاو بەشدارن تایە. ئەمە تەشجیع بۆ ئەوەی هەم جوتیارەکانیشمان بێن بەروبوومەکانی خۆیان پێشان بدەن و لە هەمان کاتیشە هەندێک ئیسفادە بکەن و هەندێک خەڵکیش لەم سایەوە ئەتوانێت ئیتر بێتە خاوەن دوکانێک خاوەن کارێک شتێکی باشە. فستیڤاڵی هەنجیر لە ناحی قەرەهەنجیر ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. بەڕێوەچوونی ئەم جۆرە فستیڤاڵانە لەگەڵ ئەوەی دەبێت ئەوەی پەیداکردنی بازاڕێکی باش بۆ بەرهەمی ناوخۆ لەگەڵ ئەوەش هەلیکاری بۆ چەندین جوتیار و خاوەندەستی کار ڕەخساندووە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، ناحی قەرەهەنجیر، کەرکووک. بابچینە پیرانشاری دڵگیر و جوان تافگەی کانیلۆسەی پیرانشار بە سروشتی جوان و ئاوە سارد و هەروەها دڵڕفێنەکەیەوە یەکێکە لەو شوێنە گەشتیاری و سروشتە دیارانە کە هەموو ساڵێک بە تایبەتی لە وەرزی هاوینە هەزاران گەشتیار ئەچن بۆ ئەوێ بۆ ئەوەی کە چێژ لەو سروشتە جوانە ببین و کاتێکی خۆش بەسەر ببەن. جا ئێمە لەم بارەیەوە ڕاپۆرتێکمان هەیە بابینەری بین. تافگەی کانیلۆسە لە پیرانشار یەکێک لە جوانترین شوێنە گەشتیارەکانی ناوچەکە کە لە وەرزی هاویندا بە هەزاران گەشتیار سەردانی دەکەن. بۆ گەیشتن بە تافگەی کانیلۆسە پێویستە 8 جار لە ڕووبار بپەڕێتەوە. ئەمەش بۆتە هۆکار گەشتیارێکی زۆر سەردانی ئەم شوێنە بکەن. ئەلعاویش کا دەکەین لەو خەڵکەی ئەوانەی ئەو جنگەی بپارێزن وەک پیاوان پیسینەکەن ئەو ئابوهەوا لە هیچ مەملەکەتی دنیاوە دەست ناکەوی خدای تەعالە بۆ کوردستانی داناوە ئەمە ئەتکان لەو خەڵکەی پیسینەکەن خدای تبارەک و تەعالا ئەگەر سەروەت و ماڵشی پێنەداین ئەو تەبیعەتەی پێبەخشوین هەر شکر و نعمەتی خدای تەواو ناکەین. هەوای سازگار و ئاوە ساردەکانی قەندیل ئەم شوێنەی کردو بە شوێنێکی گەشتیاری. هەموو ساڵێ دێن بۆ دۆڵەنەی بەناوی کانیلۆسە بەڕاستی ئاوێکی تایبەت جێگایەکی زۆر خۆش جێگایەکی زۆر تەفریحیە داواکەم لە خەڵکەکە کە دەمبۆیرە ئەشغاڵەکان هەموو کاتێ هەموو وەسایلێ خۆیان بەپارێزن شتەکانیان فڕ نەدەن تەبیعەت دۆست بن. گەشتیاران ئاماژە بەوە دەکەن لە ڕووی خزمەتگوزاریەوە هیچ ئاوڕێکی لێ نەدراوەتەوە و گەشتیاران داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن خزمەتگوزاری بۆ ئەم شوێنە دابین بکەن. ئێرە جێگایەکی بێحەد خۆشە جێگایەکی بێحەد دڵگیرە داوا لەو نەفەران دەکەن کە دێنە ئێرە ژینگەکە بپارێزن چونکە جێگایەکی بەڕاستی تایبەتە داوا لە بەرپرسەکانی شاری پیرانشاریش دەکەین هێندێک تایبەتمەندی بۆ ئێرە ئامادە بکەن مەسەلەن دەشووی مەسەلەن ئەو کەسانی کە ڕاهنمایی دەکەن ئێرە چ مەنتەقێکە و چونکە لە ئەنواعی شاری لە ئێران ڕا لە حتا لە عێراق و لە تورکیەش ڕادێنە ئێرە. هەرچەندە تابلۆی ئاگاداری ژینگەی دانراوە کە داوا لە هاوڵاتیان و گەشتیاران دەکات ژینگە بپارێزن و دار و سروشتی ناوچەکە نەخەنە مەترسیەوە بەڵام بەشێک لە گەشتیاران بێگوێدانە ڕێنەمای ژینگەیەکان داری تەر دەبرن و زبڵ و خۆڵ و خاشاک لەو شوێنانە بەجێ دەهێڵن. تافگەی کانیلۆسە یەکێکە لە هەرە شوێنە بەناوبانگەکانی ناوچەی پیرانشار لە وەرزی هاویندا گەشتیارێکی زۆر لە سەرانسەری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بینینی ئەم تافگە جوانەیە سەردانی ئەم شوێنە دەکەن. گەشتیاران و ئەو هاوڵاتیانەی سەردانی ئەم شوێنە دەکەن داوا لە خەڵک دەکەن کاتێک سەردانی ئەم تافگەیە دەکەن ژینگە و سروشتی ناوچەکە بپارێزن. محەممەد حەسەن، کورسات نیوز، پیرانشار. علی زەیدی ئەڵێت عێراق بە قۆناغێکی سەختا تێپەڕێت بەڵام چەندین ڕێگە چارە بۆ چارەسەرکردنی کێشە ئابوووریەکان بەدەستەوەن. سەرۆکوەزیرانی عێراق لە میانەی بەڕێوەچوونی خولی هەشتەمی کۆنفرانسی دیالۆگی بەغداد ئاماژەی بۆ کردووە کە توانیویانە موچە دابین بکەن و جێگرەوەش بۆ هەناردەکردنی نەوت لە گەڕووی هورمزەوە بدۆزنەوە. هاوکات کار بۆ زیاترکردنی هەناردەی نەوت لە ڕێگەی بەندەری جەیهانەوە ئەکەن. زەیدی ڕوونی کردووەتەوە کە بەهۆی چاکسازی لە بەکارهێنانی ناوخۆی سوتەمەنیە ساڵانە 18 تریلیۆن و 800 ملیارد دینار
بۆ گەنجینەی دەوڵەت ئەگەڕێتەوە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵیش بەردەوامە بێت. جەختیشی کردەوە کە بودجەی ساڵی داهاتوو تیشگە خاتە سەر کەرتی کارەبا و نەخشە ڕێگەیەکی ئابووری بەدیکراو و ڕوون دیاری ئەکات. هەروەها باسی بەرزکردنەوەی هەناردەکردنی نەوتیشی کرد، وتی لە 6 ساڵی داهاتووە ئاستی هەناردە بۆ ڕۆژانە 8 بۆ 10 ملیۆن بەرمیل بەرزەکەنەوە. ئەوەش لە چوارچێوەی پلانەکانی حکوومەت بۆ بەرزکردنەوەی پشکی هەناردە و فرەچەشنکردنی ڕێڕەوەکانی هەناردەی نەوت. دەستەی دەستپاکی عێراق وردبینی لە دەستەی خانەنشینان دەست پێ کرد لە ئەنجاما دەرکەوت کە موچەی زیاتر لە 16,000 خانەنشین دوای مردنیان ڕانەگیراوە بەردەوام دراوە. دەستەی دەستپاکی عێراق لا ڕاگەیەندراوێکە ئاشکرایە کات کە لەسەر ڕێنمایی عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق و بە ئامانجی ڕێگریکردن لە گەندەڵی و بە هەدەردانی مڵک و ماڵی گشتی بە دوواداچوون و وردبینیان بۆ دەستەی گشتی خانەنشینی دەست پێ کردووە. ئەوەشی خستە ڕووکە لە چوارچێوەی وردبینیەکەی دەرکەوتووە کە 16,384 خانەنشین دوای مردنیان موچەکانیان ڕانەگیراوە. بەڕێوەبەری ژمارەیەک فەرمانگەی خانەنشینیش لە پارێزگاکان ناوی ساختە و وەهمیان بۆ لیستی خانەنشینان زیاد کردووە. دەستەکە باسی ئەوەشی کردووە کە لە چوارچێوەی وردبینیەکانە موچەی 19,321 خانەنشین لە پارێزگای ئەمبار ڕاگیراوە. وردبینیش بۆ زیاتر لە 102,000 تۆماری خانەنشینی لە پارێزگای نینەوە دەستی پێکردووە. دوو پاتیشی کردەوەکە ئێستا چەند لیژنەیەکی تایبەتمەند کار لەسەر بە دیجیتاڵیکردنی تۆماری خانەنشینانەکەن بۆ ڕێگریکردن لە موچەی وەهمی و پاراستنی مڵک و ماڵی گشتی. سەرۆکی بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئۆپێک پلاس لە دامەزراوەی زانیاری وزەی کەیپلەر ئەمڕۆ لە پێگەی خۆی لا تۆڕی کۆمەڵایەتی ئێکسنووسیویەتی نەوتی کۆگاکراوی سەر دەریای ئێران کە توانی بووی لە ماوەی لێکتێگەیشتنەکە لە گەڕووی هورمز و دەریای عومانەوە دەربازی بکات بۆ 83 ملیۆن بەرمیل کەمی کردووە. ئەوەش ئەتوانێت کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت دروست بکات. بە وتەی ئەم پسپۆڕە باڵایی وزە لا کەیپلەر لە ئێستاە 83 ملیۆن بەرمیل نەوتی خاوی ئێران لە نەوت هەڵگرەکانە لەسەر دەریایە. قەبارەی نەوتی سەر دەریای ئێران 2 مانگ پێش ئێستا زیاتر لە 100 ملیۆن بەرمیل بووە، بەڵام لە دوای لێکتێگەیشتنەکە ئیسلاماباد ڕووی لە دابەزین کردووە سەرڕای ئەوەی کە دوا بە دوای جێبەجێکردنەوەی گەمارۆ دەریاییەکان لە سەر بەندەرەکانی باشووری ئێران و گەڕانەوەی سزاکان فرۆشتنی ئەو نەوتە بۆ ئێران قورستر بووە و ڕوون نییە خۆمەتوانێت نەوتی زیاتر لە ڕێگەی دەریاوە بگەێنێتە وڵاتانی ئاسیا یاخودنا. ئەم هەواڵە لە کاتێکا بڵاوکرێتەوە کە سەرۆکی بانکی ناوەندی ئێرانیش وتوێتی لە ئێستاە ناتوانن نەوت هەناردە بکەن. هەرچەندە داتاکانی کۆمپانیای کەیپلەر بۆ بەدواداچوونی کەشتیەکان باس لە کەمبوونەوەی ژمارەی ئەو کەشتیانە ئاکات کە بەگەری هورمزا تێپەڕیون، بەرپرسانی ئەمریکا ئەڵێن ڕۆژانە نزیکەی 10 ملیۆن بەرمیل نەوت لە ڕێگەی گەری هورمزەوە تێئەپەڕێت. هۆکاریم جیاوازیە ئەوەیە کە کەیپلەر تەنها باسی ئەو کەشتیانە ئەکات کە سیستمی چاودێریان ئیشەکات. بەهۆی جەنگ و ناسەقامگیریەوە زۆربەی کەشتیەکان بۆ تێپەڕین بە گەروی هورمزە سیستمی چاودێریەکەیان ئەکوژێننەوە. داتاکانی کۆمپانیای کەیپلەر دەری دەخات کە هاتوچۆی ئەو کەشتیانەی بە دووەدەچوونیان بۆ دەکرێت لە گەڕووی هورمز کەمی کردووە. بەڵام ئەمریکا دەڵێت تێپەڕینی نەوت لە ڕێڕەوی باشووری گەروەکە گەیشتووەتە نیوەی ئاستی پێشجەنگ. بە گوێرەی داتاکانی کۆمپانیای کەیپلەر بۆ بە دووەدەچوونی کەشتیەکان ڕۆژی پێنجشەممە تەنها 7 کەشتی بازرگانی بە گەرووی هورمزدا تێپەڕیون کە بەراورد بە ڕۆژی پێشووتری بۆ نیوە کەمی کردووە. هیچیان نەوت هەڵگری زەبەلاح و کەشتی هەڵگری غازی سروشتی نەبوون. ڕۆیتەرز دەڵێت لەو ژمارەیە 4یان چوونە کەندە و 3یان لە کەندە و چوونە دەرەوە. ئەوە لە کاتێکدایە پێش جەنگەکە زیاتر لە 100 کەشتی بەو گەروە استراتیژیەدا دەڕۆیشتن. بە هەمان شێوە لە گەروی بابولمەندەبیش هاتوچۆی کەشتەکان بەراورد بە دوو ڕۆژی ڕابردوو کەمی کردووە. بە گوێرەی داتاکانی کەیپلەر ڕۆژی پێنجشەممە 23 کەشتی بە بابولمەندەبدا ڕۆیشتون، لە کاتێکدا ڕۆژانی سێشەمە و چوارشەممە ڕۆژانە بە تێکڕایی 34 کەشتی پێدا تێپەڕیون.
هیچ نەوت هەڵگرێکی زەبەلاحیان کەشتێکی هەڵگری غازی سروشتی ڕۆژی پێنجشەمە بە گەروی بابولمەندەبدا تێنەپەڕیوە. شایانی باسا کۆمپانیای کێپلەر تەنها ئەماری و کەشتیانە دەخاتە ڕوو کە سیستمە چاودێریەکەیان ئیش دەکات و ئێستاش بەهۆی بارودۆخی ناسەقامگیری ئەو دوورەرەوە گرنگە زۆربەی کەشتەکان بۆ هاتوچۆ سیستمی چاودێریەکەیان دەکوژێننەوە. بە پێچەوانەی ئەوەی ئێران بەردەوام جەخت لە داخرانی گەروی هورمز دەکاتەوە، هەتا ئەو کاتەی ئەمریکا گەمارۆ دەریایەکان لەسەر بەندەرەکانی باشووری ئەو وڵاتە هەڵدەگرێت، ترامپ بە تایبەتی لەم ڕۆژانی دواییدا بەردەوام ئاماژەی بەوە کردووە کە گەروی هورمز کراوەتەوە و کەشتیەکان هاتوچۆی پێدا دەکەن. لە هەمان کاتیشدا ئەکسیۆز لە راپۆرتێکدا باسی لەوە کردووە کە ئەمریکا ڕێڕەوێکی کەشتیوانی لە بەشی باشووری گەروی هورمز کردوێتەوە کە ڕۆژانە 10 ملیۆن بەرمیل نەوتی پێدا دەڕوات، واتە نیوەی ئاستی پێشجەنگ. بە پێی راپۆرتەکەی ئەکسیۆز هەموو شەوێک نزیکەی 15 بۆ 20 نەوت هەڵگر بەڕێڕەوی باشووری گەروی هورمز لە سنوورە ئاویەکانی عوماندا دەڕۆن و سوپای ئەمریکا هەم پاڵپشتی نەوت هەڵگرەکان دەکات و هەمیش یارمەتی نەوت هەڵگرە بەتاڵەکان دەدات بۆ ئەوەی بگەنە کەناراوەکانی ئیمارات و بەحرین و کوێیت و لەوێ لەنگەر بگرن. CNN بە پشتبەستن بە دەتاکانی کێپلەر دەڵێت زیاتر لە 80% ئەو کەشتیانی بە سیستمی چاودێریەوە بە گەروی هورمزدا ڕۆشتون بەڕێڕەوی باشوور لە سنوورە ئاویەکانی عوماندا تێپەڕیون کە مانگێک پێش ئێستا هاتوچۆی پێدا نەدەکرا. ئێران بە بەردەوامی جەختی لەوە کردوێتەوە کە ڕێڕەوی باشووری گەروی هورمز لە سنوورە ئاویەکانی عوماندا ڕێڕەوێکی ڕەسمی نیە و پێویستە کەشتیەکان بۆ تێپەڕین بە گەروەکەدا مۆڵەت لە تاران وەربگرن. بەرپرسانی ئێران دەڵێن ئەو ڕێڕەوە دژایەتی هەیە لەگەڵ لێک تێگەشتنەکەی ئیسلام ئاباد، بەڵام واشنگتن ئەوە ڕەت دەکاتەوە. ترامپ بە ئەکسیۆسی وتووە نەوتێکی زۆر لە گەروی هورمزەوە دەچێتە بازاڕەکانی جیهان و جەختی لەوە کردوێتەوە کە ئێران بەشێکی بەرچاو لە تواناکەی لەدەستداوە. لە دوای جەنگەوە ماسیگرانی ئێرانی گەڕاونەتەوە کەناراوەکانی گەروی هورمز و دەستیان کردوێتەوە بە ڕاوماسی، بەڵام ماستەنگی زۆریان لە بەردەمایە لە لایەک پاشماوەی کەشتێ تێکشکاوەکان تۆڕەکانیان ئەدڕێنێت. لە لایەکی تریشەوە ژینگەی ناو دەریاکە پیس بووە، ترسیان لە دەستپێکردنەوەی جەنگەکەش هەیە. ماسیگرانی ئێرانی تۆڕەدراوەکانیان چاک دەکەنەوە و لە نزیک بەندەر عەباس لە کەناراوەکانی گەروی هورمز دەست بە ڕاوەماسی دەکەن. دەستپێکردنەوەی ڕاوەماسی دوای چەند مانگێک لە جەنگەکە زیانی گەوری بە تۆڕەکانی ڕاوەماسی و بەلەم و ژینگەی ناوچەکە گەیاندووە. محەممەد ئەمین ماسیگرێکی تەمەن 47 ساڵە و دەڵێت پاشماوەی کەشتی لە دەریاکە بەجێماوە و هێندی تر دەریاکە پیس بوو و تۆڕەکانیان بەردەوام دەدرێت. ئێمە لێرە بووین کاتێک جەنگ دەستی پێکرد و بەندەری باهۆناریان کردە ئامانج. 6 بۆ 7 کەشتی هەل لێرن لەژێر ئاودا. دەریاکە پێشتر پیس بوو، ئێستاش بە پاشماوەی ئەم کەشتیانە خراپتر بووە. هەر جارێک ئەم تۆڕە دەدڕێت زیانە بۆ ئێمە. لەو کاتەوەی دەستمان پێکردووە 4 تۆڕمان گۆڕیوە. جەنگ کۆتایی نایەت چونکە هیچ کامێکیان ئامادەنین بگەنە ڕێکەوتن. رفتن تا 4 تا تو رو عوض کرده. هر توری 70 تومن الان حساب کن چقدر میشه 4 تا. ماسیگران دەڵێن بژێوی بەشێکی زۆر لە خێزانەکان لەسەر بەلەمە. هیواش دەخوازن کۆتایی ڕەوشەکە لە بەرژەوەندی خەڵک بێت. 4 خانواده 5 خانواده 4-5 نفر. چەندین خێزان بژێوی ژیانیان لەسەر ئەم بەلەمانەیە. جەنگ فشارێکی دەرونی گەورە بوو. لە ماوەی جەنگی 40 ڕۆژەدا بەیانی نیوەڕۆ شەو لە هەموو کاتێکدا بردومان هەبوو. شەوانە بە شڵەژاوی لە خەو ڕادەپەڕین. ئێمە بەدڵنیاییەوە نیگەرانین لەوەی جارێکی تر دەست پێ بکاتەوە. لە کۆتاییدا هەرچی ڕوو بدات هیوادارم لە بەرژەوەندی خەڵکی ئاسایی بێت. سەرباری ئەوەی ئاوەکان پڕن لە ماسی، بەڵام هێشتا ماسیگرەکان ترسیان هەیە و ناوێرن بە تەواوی بگەڕێنەوە سەرکارەکانیان کە چەندین ساڵە پێوەی سەرقاڵن. ماسی لە دەریادا زۆرە، بەڵام ماسیگرەکان دەترسن و ناچنەوە سەرکارەکانیان، چونکە دووسێ گەنجی گەڕەکەکەمان بەرم و شەکەوتن و شەهید بوون. لە دوای جەنگەوە زیاتر لە 2000 ماسیگر لە پارێزگای هورمزگان کەلوپەل و پێداویستیەکانیان لەدەستدا و ژمارەیەکی زۆر بەلەم لە ناوچوون. ژمارەیەکیشیان بەهۆی بردومانەکانەوە کوژران یان بێسەر و شوێن بوون.
لە ئێستاشدا بەهۆی پاشماوەی کەشتی و بە لە مەشکاوەکانەوە لە ناو ئاوەکاندا دووچاری پیسبوونی ژینگەی دەریا و درانی تۆڕەکانیان دەبنەوە. هێشتاش ترسیان لە دەستپێکردنەوەی جەنگ هەیە، بەڵام بەهۆی ئەوەی هیچ جێگرەوەیەکیان نییە بۆ بژێوی ژیانیان ناچارن بگەڕێنەوە سەر کارەکانیان. پێچێت واشنگتن جەنگی ئێرانی بردبێتە قۆناغی جەنگی ئابوووریەوە. لەم قۆناغەیە بەرپرسانی ئەمریکا بە بەردەوامی باس لەوە ئەکەن کە تونترین فشارە ئابوووریەکانە خەنە سەر ئەو وڵاتەکە لە مێژووە وێنەی نەبووە، وەها جەخلەوە ئەکەنەوە کە هەر وڵاتێک پابند نەبێت و ئەم ڕێکارانە پەیڕەو نەکات. ئەوە وەکو دژایەتیکردنی واشنگتن لە قەڵەمیەن. واشنگتن لەم هەڵمەتە ئابوووریەیە هەڵمەتەکە بە دیدەی ئەشوپێنێت کە گەورەترین ئۆپراسیۆنی سەربازی مێژووی ئەمریکایە لە کاتی جەنگی جیهانی دووەمە دژی نازیەکان. واشنگتن هەڵمەتی جەنگی ئابووری تەواو دژی ئێران ڕادەگەیەنێت و ئەو هەڵمەتەش بە ئۆپراسیۆنی دیدەی دەشوبهێنێت کە ئەمریکا لە کاتی جەنگی دووەمی جیهاندا دەستی پێکرد و ئامانج لێی چۆکدادان بوو بە ئەڵمانیای نازی. هاوکات دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هۆشداری دابەتە وڵاتانی دنیا کە بە هیچ جۆرێک هاوکاری ئێران نەکەن. ئەم جەنگە ئابووریە ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران دەباتە قۆناغێکی ترەوە. ئامانج لێی سەپاندنی تونترین و بەرفراوانترین سزایە لە مێژوودا بە سەرتاران تا ئەو ڕادەی کە هەموو سەرچاوە دارایی و بازرگانەکانی ئەو وڵاتە پەک بخرێن. دۆناڵد ترامپ جەختی لەوە کردێتەوە کە ئیدارەکەی بڕیاری داوە هەموو ئەو ڕێگایانە دابخات کە ئێران بۆ دەستکەوتنی دراوی بیانی و فرۆشتنی نەوت پشتیان پێدەبەستێت. ترامپ هۆشداریەکی توندی ئاراستەی هەموو ئەو وڵاتانە کردووە کە پەیوەندی ئابووریان لەگەڵ تاران بەردەوامە و لەوبارەیەوە بتوێتی هەر دەوڵەتێک کۆمپانیای گیان دامەزراوەیەکی دارایی هەوڵی هاوکاریکردنی ئێران بدات یان ببێتە ڕێڕەوێک بۆ تێپەڕاندنی سزاکان ڕوبەڕووی سزای لاوەکی زۆر قورس دەبێتەوە و لە سیستەمی دارایی ئەمریکا و جیهان وە دەردەندرێت. هاوکات سکۆت بیسنت وەزیری گەنجینەی ئەمریکا هۆشداری دالەوەی ئەو وڵاتانی پاڵپشتی لە هەڵمەتەکە ناکەن کە بڕیارە دووشەمەی داهاتوو وردەکاریەکانی ئاشکرا بکرێت بە دژایەتیکردنی واشنگتن تۆمەتبار دەکرێن. لە میانی چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی CNBC بیسنت داوای لە چین کردووە لەگەڵ هەوڵەکانی ئەمریکادا بڕات ئەگەر خوازیاریکردنەوەی گەروی هورمز و دابەزینی نرخی وزەیە. گرنگترین تەوەر و ئامانجەکانی هەڵمەتەکەش بریتە لە پەخستنی تەواوەتی هەناردەی نەوت لە ڕێی توندکردنی چاودێری بەسەر کەشتیگەلی نەوت هەڵگر. ڕێگری لە گواستنەوەی نایاسایی و سزادانی ئەو بەندەرانەی خزمەتگوزاری بە کەشتی ئێرانیەکان دەبەخشن. هاوکات بە ئامانجگرتنی کۆمپانیەکانی ئاڵگۆڕی دراو تۆڕەکانی سپیکردنەوەی پارە و ئەو بانکە ناوخۆی و هەرێمیانەی ئاسانکاری بۆ گواستنەوەی پارەی نەوتی ئێران دەکەن و دانانی گوشاری ڕاستەخۆ لەسەر ئەو وڵاتانی هێشتا نەوت یان کەرەسی خاو لە ئێران دەکڕن. تەوری سەرەکی سەرکەوتنی ئەم هەڵمەتەی واشنگتۆنیش پەیوەستە بە هەڵوێستی چین کە بە گەورەترین کڕیاری نەوتی ئێران دادەنرێت. ئەمریکا ئامانجێتی لە ڕێگەی فشار و هەڕەشەی سەپاندنی سزای قورس بەسەر کۆمپانیا و بنکەداراییەکانی چین بێژینگ ناچار بکات دەست بەجێ پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ تاران بپچڕێنێت. لە بەرامبەردا وەزارەتی دەرەوەی چین ڕەتی کردەوە بچێتە ژێرباری ئەم بڕیارە تاگلایانی ئەمریکا و ڕایگەیاندووە کە سزا و گشارەکان ئاڵۆزیەکان قوڵتر دەکەنەوە و چارەسەری کێشەکان ناکەن. لایەکی ترەوە وەزارەتی دەرەوەی ئێران ئەم هەنگاوەی ئەمریکا بە تیرۆریسمی ئابووری ناو بردووە و جەختی کردوتەوە لەوەی گەلی ئێران لە بەرامبەر ئەم گوشارانەدا چۆکدانادات و تاران بەردەوام دەبێت لە دۆزینەوەی ڕێگەی نوێ بۆ فرۆشتنی بەرهەمەکانی و بەڕێوەبرنی ئابووریەکەی. بە یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانم پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون. هەر شاد بن.